هەروەکو باسمان کرد لە دوو پرۆگرامدا باسی شاری هەولێر دەکەین و ناتوانین لە یەک پرۆگرامدا بە تەواوی باسی مێژووی شاری هەولێر بکەین. ئەمڕۆ لە بەشی دووەمی پرۆگرامی تایبەت بە شاری هەولێر لەگەڵتانم کۆمەڵێک شوێنی دیکە بەسەر دەکەینەوە. بینەرم بن و لەگەڵم بن. ئەوانە گۆڕی منداڵە. خۆشەویستان ئەگەر باسی هەولێر بکەین بە دڵنیاییەوە یەکسەر منارە و قەڵامان بە خەیاڵدان. ئەو منارێکی ئێوە دەیبینن لە دوورەوە منارەیەکی باریک و درێژە بەڵام لە ناوەوە زۆر جوانە بێتە سەرەوە دیمەنی هەولێر یەجگار جوانترە. والله الله دەستەکانتان خۆش بیتن. گۆشت قابلی بازە وەڵام ئەو شەخوار بە قابلی تووە. ئەم جارە لە هەولێر لە پرۆگرامی تامی خەڕێگا جیاوازتر دەمانەوێت لایانی هونەری بەسەر بکەینەوە و لە نزیکەوە کارەکانیان ببینین. بێگومان هەر میلەتێک یاخود خەڵکی هەر شارێک ئەگەر خاوەن مێژوویەکی جوان و شارستانیەتێکی جوان بێت ئەوا دەبێ خاوەن شارێکی جوانیش بێت. ئەوەی دەیبینن ئەمڕۆ هەولێرە پایتەختی کوردستانە. بێگومان ئەگەر مانوێ پرۆگرامێکی تایبەت لەسەر شاری هەولێر بکەین ئەوە مۆزەخانە بەشێکی دانەبڕاوی ئەم شارێ و کلتور و مێژووی هەموو شارێکە مۆزەخانە و شوێنەوە. اینجا من ئەمڕۆ لە مۆزەخانەی شاری هەولێرم پێم خۆشە چەند شتێکی زۆر تایبەتتان نیشان دەموو لە بۆتان باس بکەم لەگەڵم وەرن. بەڕاستی سەرەتا بخۆم پیاسەیەکم کردێ لە ناوی گەڕای مەشتی زۆر تایبەت و جیاوازی تێدایە و کە بەڕاستی ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام ئەو کە لە سەرەی مرۆڤە کە ئی سەردەمی مرۆڤی نیاندڵتاڵە وەکو ئاسار لێرەدایان ناوە. و شتێکی دیکە کە لێرە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە ئەو پەیکەرانەیە و ئەو پەیکەرە کە نوستەیەکی کۆپیکراوە لە پەرستگایەکی بچوو لێرەدایان ناو و ئەو کە لە سەرانە هەمووی مێژوویەکی تایبەتێ و شتێکی زۆر جیاوازتر لێرە. ئێستا لەوانەیە زۆر بمان ئەگەر بمانەوێ گرێبەستێک ئەنجام بدەین لەسەر کاغەز و یاخود بە شێوازی ئەلکترۆنی بەڵام لە ڕابردوودا لەسەر ئەو بەردانە نووسیویانەواتە ئەو بابەتەی کا گرێبەستیان لەسەر کردو لەگەڵ ناوی شاهێدەکە دوو شێوەی لولەیی کە لەگەڵ پارچەیەک تابلێتی گلێنەیی نووسراوی مێخیە ئەوەیان لەسەر ئەو بەردە جوانانە نووسیوانە بەس لە نزیکەوە تەمەشایان بکەن چەند سیر نووسیتیان ئێستا کەس نازانین بشخینەوە. اینجا شتێکی دیکە کە بەڕاستی زۆر سەرنجی منی ڕاکێشاوە کە لە ڕابردووشدا خانمان بە ئەکسسواراتەکان خۆیان ڕازاندوتە. اینجا شتی ئەوەندە جوان لێرە هەیە بەس تەمەشا بکەن ئەو خەناوکە جوانە ئەو بازنە خرخاڵ بەس سەیری خرخاڵەکان بکە بینە پێش لە نزیکەوە زۆر جوانە. ئەنگوستیلەکان هەمووی شێوەیەکی شینی زۆر جوان و سەرنجڕاکێشیان هەیە تا ئافرەت خانم لە ڕابردووشدا هەر خۆی جوان کردو خۆی ڕازاندوتەوە. اینجا خۆشەویستان ڕۆژانە زۆر بمان سەیری فیلمە مێژوویەکان دەکەین و ئەو تیر و کەوان و خەنجەرەکانی دەستیان دەبینێ وەرن نیشانتان دەدەم کە لە نزیکەوە چۆنە و چەند بە جوانی و چەند بە وردەکاری دروستیان کردووە شێوازێکی ئەوەندە جوان و سەرنجڕاکێشی هەیە ئەو تیر و کەوانانە خەنجەر و تیر و بەس تەمەشا بکەن کۆمەڵێک سەرەتیر و ڕم و خەنجەرە کە لە کانزا دروستکراوە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی لووری 700 پێش زاینی تەمێژوەکەی زۆر کۆنا. ئەوەندە بە جوانی و سەرنجڕاکێشە شتەکان زۆر جوان و جیاوازن. ئەوانەش هەمووی خەنجەری دەستیتیان. اینجا لێرە بەشێکی دیکە هەیە کە ئەو بەشیان جیا کردوتەوە تایبەتە بە مێژووی ئیسلامەوە ئەو شوێنەوارانەی و ئاسارانەی کە لێرە هەیە تایبەتە بە مێژووی ئیسلام ئەو گۆزە جوانانە. اینجا ئازیزان بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم شوێنەوارە دەچمە لای بەڕێوەبەری شوێنەواری هەولێر کاک نادر سڵاوت لێبێت.
سلام بخیر زۆر سپاس لە بۆ ئەو دەرفەتە. پێم خۆشە سەرەتا باسی مێژووی دامەزراندنی ئەم شوێنەواری ئێرەمان لە بۆ بکەی ئەگەر بەدەم ڕۆیشتن و پیاسەکردنەوە لە بۆم باسکەی سپاس دەکەم. زۆر بەخێر بێن. مەمنونم، سپاس دەکەم. مۆزەخانەی شارستانی هەولێر تەبەن مۆزەخانەیەکی شوێنەواریە کە زۆربەی کەلوپەلەکانیان تەمەنیان زیاترە لە 200 ساڵ. ئەمە لە ئەشتەفتی شانەدەرەوە شوێنەوارمان هەیە لە چاخی بڵێن پێش چاخی بەردین تاکو سەردەمەکانی تر لە هەموو سەردەمەکان لەناو مۆزەخانە هەیە. دەبێت باسی مێژووی مۆزەخانە بکەین. مۆزەخانەی شوێنەواری هەولێر پێشتر لە گەڕێکی منارە لەناو خانووە بوو لە شەستەکان، دوای لە حەفتاکان گواستراوە بۆ قەلای هەولێر لە خانووی ئەحمەد چەڵەبی لەوێ بوو. لە ساڵی 85ەوە دەست بە دروستکردنی ئەو مۆزەخانەیە کرا، ئەو بینا ئەو هێکلە کرا. 85 دروست کرا، دەست بە دروستنی کرا لە ساڵی 89 تاوە بوو، ساڵی 90 ئێرە ئفتاح کرا. ئەو کەلوپەلەکە لە قەلای هەولێر بوو گواستراوە بۆ ئێرە. کەلوپەلە ئێرەش ئەو کاتی سەر بە مۆزەخانەی شوێنەواری بەغدا بوو، یعنی سەر بە مەرکەز بوو. هەندێک لەو کەلوپەلانەی کە تاک بوونەوەنە وەکو نمونە مەسەن ئەوە لێرە کۆپی کرانە لێرە دانایە، بەس هەندێکیان بەس زۆربیان ڕەسەنن ئەوەنە. باش ئەوانەی کۆپی کراینە ڕاستیەکان ڕەسەنەکان لە ئێستا مەساو کێ لە سەری ئەوەی مرۆڤی نیاندەرتالە ئەوە لە مۆزەخانەی بەغدا بەس کۆپی ئەوەی لێرە دانا. بەس ئەوانی تر نە ئێستا و بەردومبەر ئەوانە هەمویان ڕەسەنن. ئەو گۆزانە کۆنترین گۆزەی دەتوان بڵێم عێراقا کوردستان و عێراق ئەوەکە لە بەرحوشتر دۆزرایەتەوە تەمەنیان 6000 ساڵ پێش زاینە دەکرێت 8000 ساڵ پێش لێرە لە هەولێرە ئەوە بەرحوشترە لە نزیک زێ. ئەو جۆرە گۆڕانە نزیکی 49 گۆڕ دۆزراوکە 30 و شتێکیان وەکو بڵێم ئەوانە گۆڕن، ئەوانە گۆڕی منداڵن. لەناو گۆزە بە شکلی هێلکەوەکو ڕحمی دایکەوە بسن دروستیەکە مناڵەکە دادێنەوە. ئەوانە تەمەنە 1-2 ساڵەوە کە مردینە ئەوە نێژراینە. هەتا شتی جوانکاریشیان لەگە بووە گەرە و خوناوتێ ببینی ئەوە تا ئەوان ئەوسە تایبەتنی ئەو گردەیە گردی قاڵین چاغا یعنی وەکو بڵێن قەڵای بچووک بە تورکی ئەوان تورکمانەکان وەختی خۆی بڵێن عوسمانیەکان لێرە حاکم بوونە ئەوان ئەو ناویان لێدانەیە کە على ئەساس قەلای بچووک. بەس نازانم ئەوەی ئەو تەسمیە دروستیانە مهم نیشانەی وایە کە ئەو گردە زۆر بەناوبانگە کەلوپەلێک زۆر دەگمەنی لێ دۆزرایەتەوە. ئەوە قاعی یەکەم کە باسم کرد چەند فترەی زەمەنی تدا. بەڵام قاعی دووەم دەچینە سەردەمی ئەو منطقی شاخاوی ئەوانە ئێرەوان دەزن ئەو دوو پەیکەرە ئەوانە خۆی سەردەمی وڵاتوینە کە هەزارەی یەکەمی پێی زاینن. دوای فتراتی تریش دەست بدێ فترەی سەردەمی ئاشووری کۆن و ئاشووری ناوەڕاست و ئاشووری نوێ. کەلوپەلەکان زۆر بەمەسە هەندێک کەرپوچن کە نووسینی مسماریان لەسەرە، هەندێک بەردن کە نووسینی مسماریان لەسەرە. پاشای سەد حەریب پارچێکمان هەیە لێرە. سەد حەریب ئەوە پەیکەری ئەو پاشایە کە لێرە. پاشای سەد حەریب بۆچی بەناوبانگە لێرە لە کوردستان لەبەرەوەی پرۆژەی ئاودێری زۆر بووە. ئەوانە لەناو قەبرەی دۆزراوە کە بە کەرپوچ دروستکرابوو. دوای ئەمە لەسەر تەنقیباتمان کرد ئەو کەلوپەلەی ترمان دیتەوە لەوەیە کە هەندێکیان مەسەڵەن ئەو فەناوکەوانە لەسەر هێزکە پەیکەرێکی ئافرەتێک بوو ئەوانە کە دەگەڕاوە بۆ سەردەمی پارتیەکان ینی پێش ساسانیەکان لە 240 پێش زاین هەتا ماشەڵڵە تەماشای ئەو کاتی بکە چەند کۆنە ئافرەت هەر خەشلی بەکار هیناوە لە بۆ جوانکاری. لێرە لەنا ئەو گۆڕەش هەبوو ناو گۆڕی کە سەردەمی ئاشووری نوێ ئەوە لێرەش بەس ئەو پارچەخۆن بەس دیار بووە لە کاتی کە ئەو ئیمپراتوریە تێک دەچی ئیمپراتوریات ئاشووری لە 612 ئەو گۆڕە دەستکاری کراوە ینی دزی لێ کراوە شتەکانیان دەریناوە بۆیە ئەوانەش کە دۆزیمانەوە لە تەبەقەی بن ئەوە بڵێن بن عرضەکەی بوو دیار نەبووە دەنا لەوانە ئەوەنەش دەنەما و ئەو دوو گۆڕە
كبا أو دروسي بقر دروسي لا تابوت بله. قبلين سندرو مثلا تابوت أو كبا قر دروسي لابو قفاقيا لدربو يعني ديار بو دسكاري تراو يعني أو كاتي باش چه دەستکاری کردیا خوي أو أنا وندل مخول نبوينا طبعا هو بلين حفصة صال بيجان 6 صال بيج زين أو أنا أو كاتي الخول هاي تسر يعني زياتر أو بدفن بينا بيشتغل وأنا ديار بن يعني لبدس بن طبعا أو أنا هم هالشرو أجوا هبولا بيني أو أقوام كليرة هبولا بلين قوتي كان لولو كانوا بلين عاشوري كانوا بابل كانوا وأنا هم جاري هرب الشركة هاتينا إذا شيء الصلاة جات ربوا أو أنا كعاشورينا عاشوري كان تلو بليان زياتر باش لباشن مايته باش ماوان زياتر مايته بويا شون بنجان زياتر ديار لوانيتر ايرا زور مهمه او سردمي الحزر تتابعته بموصل او الحزر قايبته بموصل او منطقه بدنا الحاضره لو اوانيش صدمت لباش طبعا باش اسكندر وانا رومانيا كانوا وانا حكومتي الليره اواني يوصل الحزر او بكرنا همو اوانا اصلينا همو اصلينا اوان يعني اوريجينال انا ونيا كوبينينا وانا همو هر بينجان او جادشينيا بشي اسلام قايس سيم ليره عندك سكه ماندانا هنا طبعا سكه كان تعبتني بس اسلامي بله لسردمي كونه حتى سردمي عثماني ماندانا هنا زور هاس كمان كونترينيان كم شارع كونترينيان هو سلوكي وانا قديم سردمي رومانيا كان هلينستيا او انا كونترينيان او جدين حتى سردمي اسلامي سردمي بلين اموي كانوا عباسي كانوا حتى سردمي عثماني او ليره بردك يا اجر تماشا كان ليره او ليره دو غوزدان را بله دو گۆزەندان ڕێ بۆی ئجا بۆی کە لێرە تێکهەڵ بکرێتەوە ببیتە وەکو شەربەتە دوو نەوە مادەیەکە یانەوە بسن لێرە گێ ببینی لەو خەتەوە دێ لێرە قاپیلەدا نەخۆن بس بەلوعکی و هات ئەگەر بنی کون بی ئەگەر بڕێکەوە ها بجوولینی لێرە لەوانەیە مەسەن بەخۆ بەو شێوەیە ئیشی کردبی ڕاستە يعني ئاو هاتبی لێرە یەکسەر شتێکی زۆر جوانم نازانم بۆچی بەکارێتەوە زۆر جار مەسەڵەن دوو مادە بەکار نێبرێن چاو ئاو بەجارێکی وتی ئەوەی سەماوەری سەماوە ئەوش پێکەڵێت خۆشەویستانێکێکی دیکە لە شوێنە هەرە مێژوویەکانی شاری هەولێر گردی قالی تاغایە کە ڕەنگ بە زۆر بەمان جۆمان لەو ناوەبوو بێت بەڵام زانیاریمان کەم بێت لەسەر ئەو گردە و کەلۆچە ئەوها بەناوبانگ بووە باسمەلای کاک نادرۆ و زیاتر زانی هەریم بداتێ بەنسبەت گردە شوێنەوارەکان ئێمە لە سنتەری بڵێن ناو شاری هەولێر زیاتر لە 12 گردە شوێنەوارمانەیە کە گردەکانیان زۆربیان مۆڵتی پێریۆدن یعنی بڵێن هەموونەوە شاخەکانی تێدا بڵێن سەردەمەکانی تێدا ینی لە هەموو سەردەمەک لێ ژیاون ئەوەش نیشانەوە کە ئاوی لێ بووە ژیانی لێ بووە بەردەوام یەکێک لەو شوێنانە ئەو گردەیە گردی قالنچاغا کە کیلومترێک لە قەلای هەولێر دوورە دەچێتە خوارەوەی قەلای هەولێر بە دووری کیلومترێک ئەو گردە لەوانە 7 مترێک بەرزبی ئەوە لە ساڵی 66 هەتا هەفتا دووسێ جار لێرە تەنقیبات کرا لە ساڵی دەوربێنەوە شارەوانە بوو بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار ئەوانیش لێرە تەنقیباتێکیان کرد بۆی کە دووبارە بەس ینی بۆی کە بەردەوام بن لەسەر هەڵکۆڵینی شوێنەواری بەڵام بەردەوام نەبوون پاش ئەوە ینی ئەوە چەند ساڵە لێرە هیچ هەڵکۆڵین نەکراوە کە گردێکی زۆر دەوڵەتمەندە لەبەرەوەی کە پارێزراوە سیاش کرا بۆیە هێشتیانەوە بۆ داهاتوە مەسەڵەن بۆ دەکرێت کەشتی دیکەشی تێدابێت ئەوە هەر فول ئاسار یعنی شوێنێکی زۆر دەوڵەمەندە بە ئاسار ئەی دیاری کراوە تەمەنی ئەو گردە هەتا 5,000 ساڵ پێش زین هەتا 4-5,000 ساڵ پێش زین دەڕوا
حلف عبيد أوروكا أو سردمانية سردمەکانی تریشی تێدا بەڵام ئەوە گرنگی دەوەدا حتا 5,000 ساڵ پێش ئەمە بەرا ئەوەمان کردێ ئێستا پارێزراویشە پارێزراوە دەوری دیوارکراوە لەوانە هەندێک بەشی ئەوانە کرابیتە جادە و ئەوانە کە وەختی خۆ کاتی خۆی بەڵام بەشێکی زۆریشی ماگردەکە زۆر گەورەیە ئەو دیوارە دەکە دەبینین ئەوانە وەختی خۆی بڕێکیشمان نۆژان کردەوە بۆ کە ببینەوە هەنا ڕوخۆی ببینێت ببینەوە دیاری کراوە مەسەلەن چەند شت لێرە دۆزراوەتەوە هەیە زۆر بۆ بە زۆری لە بەغدایە زۆر ینی ئەو تەنقیباتی لە 66 تا بڵێن هەفتا کرای هەموو ئاسارەکان لە بەغدای نەتەنها هەندێک شتیان لێرەدانەوە زۆر بەسە شتانەش ینی کە لێرەدانا شتی زۆر جوان و زۆر دەگمەن کاگنادر با بچینە لای منارە ئەوشتان دەوێت ڕۆژێکی دیوەرن والله ئیشاءالله هەتا دە ڕۆژی دی هەڵکۆڵین ماوە لەوێ ئیشاءالله دە ڕۆژی دیش هەڵکۆڵین ما لە هێلاوە و عەلیاوە لە دوو گردی شوێنەواری ئەگەر ویستان دەتوانن سەردانی وێژ بکەن ئیشاءالله با جارێ بچینەکەن منارێ بزانین خۆشەویستان ئەگەر باسی هەولێر بکەین بە دڵنیاییەوە یەکسەر منارە و قەڵامان بە خەیاڵدادێت کە مێژوویەکی دێرینیان هەیە لەو شارە ئەوجا کاک نادر ئەمن باسی مێژوو قەڵام کردووە لە نزیکەوە چوومە سەردانی قەڵاشم کردووە پێم خۆشە بەڕێستان باسی مێژووی مناری چۆلیم لە بۆ بکەن ئەمان شاری هەولێر بە شاری قەڵا و منارە بەناوباندی منارەی چۆلی شێکێک لەو شوێنەوارە جوانانەیە کە دەگمەنە لە هەموو کوردستان و عێراق لەبەرەوەی هەم تەمەنی زۆرە نزیکە 800 ساڵ تەمەنیتی و هەمیش معمارێکی تایبەتە هەر زۆر بە وردی بە جوانی دیزاین و نەخشەی زۆر جوانترە دوو دەرگای هەیە دەگمەنەکەی دەوەدا لە دوو دەرگا ئەگە بچێ سەرێ لەسەرێ هەردوو دێنە دەرێ لەسەرەوە بە ئەوەی لە ڕێ یەکتر ببینە لەبەر چیەوە لەبەرەوەی دوو قاتە یعنی یەکتر نابینن کە بەسە دەکەم لەسەر مناری خینمەوە بەڕاستی ئەوشتە زۆر سەرنجی ڕاکێشایمەوەتە دوو دەرگای هەیە لە هەر دەرگایەکی بەسەرەوە بڕۆی هیچ کامیان یەکتری نابینن یەکتر نابینن ئەوەش نازانم لە بەرچی دروسترا بوو هەندێک شتن باز دەکەن بەس ئەوە شێوازی ئەو منارەیە وەکو وەختی خۆی کە سوڵتان مزەفەرەدین لە بەغدا دەگەڕێتەوە چوو بۆ سەردانی خەلیفەی عەباسی کە لە بەغدا دەگەڕێتەوە لە داقوق منارەی دەبینی منارەی داقوق دەبینی لەوێ داوا دەکێت کە منارەی ئەوهاش لە هەولێر دروست بکرێ و دوای ئەو منارە لێرە دروست کراتەبەن لە 1990 مزەفەرەدین گۆیبەری بووتە حاکمی هەولێر دوای وەفاتی براکەی لە تەقریباً 45 ساڵیش لێرە حکمی کردی دەوروبەری 45 ساڵ ئیشی زۆر کردیە بە ئەوەی کە هەیە زیاترینیان ئەوەی مایتەوە خەڵای منارەی هەولێرە منارەی هەولێرە زۆر چیش کرایە باز دەکەن کە زۆر مەکتەب و مزگەوت و ئەوانەی دروست کردیە ینی شوێن بۆ هێتی مانوانە شتێک متر لە 30 متر زیاتر بوو بەڵام سەرەوە هەندێک ڕوخە هەندێک کەسدا و چەرپوچیان بردیە لەسەر لە بۆ ئەوە خەڵک بەڵام ئێستا لەسەر ئەگەر بەو شێوە زەڕۆژ بەلەوانە هەمووان خۆستا وەلە هاتیانی دەبینی ئاساری دەردی خرا دەکەن لە بۆ شتی تر مەسەڵەن زۆر جا دەبینی ئێمە بەردی زۆر گەورەمان هەبوو لە شوێن هەیە بەردەخانیان لە بۆ خانی بردیە ئاسارە بزیتیان بزانن منارەی چۆلی ئەو چۆلی لە چیەوە هاتیە بڵا باسیەوە دەکەن کە ئەگەر تەماشای ڕسمەکانی کۆنیش بکەن لە 1920وانش ئەو ڕسمانێکی هەنا منارە بەتەنێوا لە منتقەیەکی چۆل بووە ئەو ناوەشی لێن ئەو منتقەی دەوروبەری چۆلایی بووە کاتی خۆی دەڵێن مزگەوتێک هەبوو مزگەوتێکی گەورە لە تەنشتیا بووە بەڵام وڵای پێویست بوو تەنقیباتی بکرێ بزانین مزگەوتەکە لە چێری وەختی خۆی تەنقیباتە کرا کە ئێرە مزگەوتەکی لێ بووە بەڵام چۆلی بووە بۆیە پێیان گوتە منارەی دەوروبەری چۆل بووە بە منارەی چۆلی خۆی منارەی مزەفەرەدینە ئەوجا کاک نادر ئەم دەتانم بچمە سەری وڵای ئەمە بەخۆ
ڕێنادەن خەڵک بشتە سەرێ وەکو بەڵێ. گەشتیاویان ئەوانە بێن بەڵام لە بۆ تەسەویر وانە ڕێبگامەندا هەموو جارت دێن واتە ڕێگا هەیە و هیچ لە گۆڕێن ئەگەر بچم ناوە لە بەس ئاگاتان لە خۆبی بەردەم ئەی تۆ، دەچێت پێم خۆشە بەڕاستی 120 پلێوە پێم خۆشە بچمە سەر و لەوێ ڕاتەمەشەی هەولێری ئابەس بکەم. لە سەری ئاگاتان لە خۆبی چونکی دەرکێکە دەکەنەوە دەچنە سەرێ لەوێ ئاگاتان لێبێ بەردەمنەوە ئاگاتان لە ئەی خۆبی زۆر زۆر باشە باشە کاردادر زۆر زۆر سپاس دەکەم لە بۆ زانیاریەکانت دەستەکانت خۆش بیتن کە کاتی خۆت بە ئێمە ئێستا بەخشێت. بەخێر بە سەرچاوە مە سپاسی ئێوە دەکەین دەستگاکانی ڕادیاندن تیڤەکان ئەوانە هەمووی تەکمیلەی کاری ئێمە ناگەرەمە کە هیچ دەکەین ئەوان دەنگیمە دەگەینن بە هەموو ئەوان خەڵکو نیشانی و بە پێشانی دەدەن ئەوە ئێمە سپاسی ئێوە دەکەین زۆر سپاس بەخێر بە سەرچاو دەستەکان خۆش بیتن. دەتوانن بابسمە سەر منارێت چۆلی بزانم چه هەیە لەوێندە. ئەجەڵا دەچمە سەر منارەی چۆلی بزانم لەوێ چ دیمەنەکی جوان هەیە هەتا بە ئێوەی نیشان بدەم بیدەرم بن. خۆشەویستان دوای ئەوەی کەمێک باسی مێژووی منارەمان کرد بەڕاستی پێم خۆش و بێم و سەر بکەوم و لە سەرەوەی منارە دیمەنی هەولێر ببینم بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە بەڵام بەڕاستی سەرکەوتنی کەمێک قورسە قادرمەکان نزیکەی 126 قادرمە دەبیتن کە بە شێوەیەکی لولەیی دروست کراوە لەو سەردەما و دوو قادرمەیە کە ئەگەر دوو کەس بەسەرکەون هەر یەکیان بە قادرمەیەک تاوەکو کۆتایی یەکتری نابین کە ئەوش بەڕاستی لە کاتی خۆیدا کە مێژوویەکی ئەوەندە کۆنی هەیە بەو شێوەیە دروست کراوە بەڕاستی زۆر زۆر کارێکی باش و گرینگە کە ئێستا دووبارەکردنەوەی کارێکی وەها شێوە بەڕاستی بەڕای من وابزانام کارێکی ئەستەم دەبێت کە بەش دیزاینەکە و شێوازی دروستکردنەکەی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێش و کارێکی ئەستەمیان کردووە لە کاتی خۆیدا ئەو منارێکی ئێوە دەیبینن لە دوورەوە منارەیەکی باریک و درێژە بەڵام لە ناوەوە زۆر زۆر جوانە بێتە سەرەوە دیمەنی هەولێر یەجگار جوانترە پێم خۆش بۆ ئەو شتە تاقی بکەمەوە و دیمەنی هەولێر لەسەر منارە بە ئێوەش نیشان بدەم کە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان و جیاواز و سەرنجڕاکێشی هەیە. ئازیزانی من یەکێکی دیکە لە بەشەدانە بڕاوەکانی پرۆگرامی تامی سەرڕێگا بەشی هونەریە کە سەردانی هەر شار و شارۆچکەیەکمان کرد بێت بە دڵنیاییەوە باسی لایەنی هونەریمان کردەوە ئینجا لە هەر شارێگا هەر شارۆچکەیەک ئەو هونەرمەندێک یاخو شێوەکارێک کە تێیدا بەناوبانگە و خەڵکی ئەو شارەیە پەیکەریان بۆ دروست کردووە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی شاری هەولێر ئەوەیە کە پەیکەریان لە بۆ هەموو هونەرمەندەکانی کوردستان دروست کردووە لە یەک شوێندا کۆیان کردوتەوە کە بەڕاستی دیمەنێکی ئێجگار جوان و سەرنجڕاکێشی بەم پارکە و بە شاری هەولێر بەخشیە و تایبەتمەندیە و جیای کردوتەوە لە شارەکانی دیکە پێم خۆش بە لە نزیکەوە ئەو دیمەنە بە ئێوە نیشان بدەم. یەکێکی دیکە لە جوانیەکانی هەولێر ئەوەیە کە هەموو جۆرە بازارێکی تێدایە من ئەمڕۆ لە یەکێک لە بازاڕی گەڕەکە هەرە کۆنەکانی شاری هەولێرم ئەویش بازاڕی تەیراوەیە جابەر لەوەی باسی مێژووی دروستبوونی گەڕەکی تەیراوە و مێژووی دروستبوونی گەڕەکەکە و ناوەکەی تان لە بۆ بکەم پێم خۆشە پیاسەیەک بەناو بازارەکە دابتەم لەگەڵم وەرن هە لە سەرەتادا ئەو مێرۆ جوانانم دیت بەڕاستی شتی زۆر چۆنی ئەحواڵت بێمەلات مشکلە نییە وەرە کوی کوڕە جوان ئەحواڵ باشە لەخۆی بەجێت بزانم ڕۆژانە ئەتو لێرەی لەگە بابم لێرە لەگەر بابت لێرەی ساعات چەند دوکانی دەکەنەوە تاتەن سعات 8:30 ئەو دەورانە دەکەینەوە هەتا کەنجە
هەتا هەفتنیوشێ هەتا هەفت و نیوی ئێوارێ باشە بزانم چتان هەیە لە دوکانتان هەر مێرو و زەنگیانەوە شێخایەتی ئەوەشیان هەیە لە کنجەوە دوکانەتان هەیە ئەوە سێ سارامە لێرێنێ سێ ساران گۆلێندە یاڕبی لە شتان ساغ بتن خۆ بازارتاندا ئیشاڵڵا سپاس دەکەم سەرچاو سپاس چەند جوانیان هەیە ئۆیە و ئەوانە لە بۆ پۆڵوانە شتی زۆر جوانە با هەندێک بگەڕێم بزاننا بازاری تەیراوەی چیە هەرچەندە خەرچی هەولێرێمە بەس بەجددی ئەوە یەکەم جارە ئەوهالە لە بازاری تەیراوەی بسۆڕێنەوە. سلام علیکم. خۆش بی سەلامەت باشی گەردەنم ئازادکە ئەگەر دەژێ حسابەکەی دەدەین. لا والله احتياطية خبرات لا أنا احتياطية ممنونة بزانم ڕۆژانە ساعتين والله الساعات 8 سبعيني حتى بربري مغربي الساعات 6 أو لە کەنجێ ئێرە هەیە لا قديم هو لە قەدیمە ئەو دوکانە هەر هەبووە هذه اللي صاير نوت وده علي بينا ئی با بتوانە ئەوە بابت لێرە نیە بابني بخم لي رما بە خۆت لێرێ دیارەبی لە شستا بیتەخوا بازارتاندا زۆر زۆر سپاس دەکەم گەردەنیشم ئازاد بەسە ئەمن بخۆم بەسە هاي تبقوا أنا احتياطي ئەکیانە دەست سپاس دەکەم دەبی شیرنی خۆمەی بە شیرنیش شتێکڕە ئەجا ئەو شتە جوانە شاڵە ئێستا مۆدی لە خەرێک لە گەجێکی کوردی ئەوانەی بەس شانی خۆی دادەدا بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانە ئەوەش دوکانی تەڵەبان هەر بەزی پاقلاوەکە زۆر خۆش بوو بنگ و ناخۆش ئێستا بەڕاستی بازارێکی زۆر زۆر میلی و جوانە بازارێکی زۆر زۆر کۆنە. سلام علیکم. باش کاکە ئەحواڵ باشە سپاس ممنون تەندروستیت باشە الحمد لله سپاس خوا ممنون هەر باش بی قەت خراپ سپاس. دەبی زام خەش تەیراوەی بەڵێ اینجا بە زۆر باشە و من هاتیمە بەرنامەی تایبەت لەسەر گەڕەکی تەیراوە بکەم یاخۆ بخێر بێ سەر چاوە بزانم لە کۆن تەیراوە کو بۆ ئێستا کو بووە گەر هەندێک شتی دەربارەی تەیراوم لە بۆ باس تەیراوە خۆی شارەکە برێنێ گەڕەکەکە لە گەڕەکەکە هەرە کۆنەکانی هەولێر لە دوای تعجیل و خانە لە دوای تەعجیل و خانەقا و معلێ عارەبان بەڵێ. تەیراوە دروست بووە بەڵام ئەو کۆنێ ئەتوو باز دەکەی من ئەوەندە پیر نیمە نانەوەی ئەزەمە بەستمەوەی وەتە ئەوەندە پیروی بەس بەڕێزی مادەم سپاس خەرچی ئەو گەڕەکە بی بەڵێ جیرانە کۆنەکان ئێستا هەر جیران ماینەوە یان جیرانە کۆنەکان جیرانە کۆنەکان ئەوانی کە زۆر قەدیم بوون باپیرم برێن ماریان هەر لێرانە بووە خوا عەفوی بکە لە ژیاندا نمایە کەچی برێن باپیرم چەند کوڕەچی هەبووە هەر کوڕە و ژنی هینایە و چوویتە دەرێ لە گەڕەکی تەیراوەی نماینە برێن ناو تەیراوەی نماینە بەڵام چوینە دەوروبەری تەیراوی ئەنی برێن ئێستا بابم کە چویتە ئەو بەری تەیراوی جادەی سوورچیانی پێدەرێ بەس زادەی سوورچیانی پێدەرێن جادەی سوورچیان گەڕەکی سڵاعەدینە لەکە دەکەتە ئەو بەری 6 مەتری لەو بەرەی 6 مەتری ئەو بەرەی تەیراوەیە لە فلکەی ئەنکاوەی هەتا مزگەفتی جەلیل خەیاتی ئەوە تەیراوەیە بەس ئەو بەری گەڕەکی سڵاعەدینە ئەو جەبرێن مامەکانم و بابم و ئەوانی دیکە ئەو هەڵە هەر چوینە دەرێ چکە لەبەرەوەی تەیراوە جێیەکەی مەعدودە گەورە نابیتەن برێزی کراوە گەڕەکەکی زۆر زۆر گەورەی زۆر فراوان بووە لەو کاتی بەتەکیید برێن پێشترێکە زۆر خانوو هەبووە 200 متر بووە 300 متر بووە یان پێشترێ پێیان دەگوت حەسار بۆ ئێستا بوویتە 2 خانی 3 خانی بای ئەوەی گەورە بووە یان عارت هەبووە برێن بەتاڵ بۆ نەکرایتە خانی ئێستا کرایتە خانی ئەوە هەبووە بەڵام هەر لە ئەوەی خۆی معدودی خۆی هەیە زیاتر گەورە نابی زیاتر گەورە نابیتەن جەبڕاستیەکێکە لە گەڕەکە زۆر زۆر جوان و کۆنەکانی شاری هەولێر زۆر زۆر سپاس دەکەم کە ئەو گفتوگویەوە بەڕێزی سپاس دەکەم سەرچاوان بەڕێزی جا پێم خۆش هێشتان هەر بگەڕێم لەناو ئەو بازارە میلی جوانە ئەو هەموو دوکانی نعلێ ئەو لۆ دەرێ دەبینەوە السلام عليكم احتياجي بس مجوري عندك تماشاش تكتب والله جواتي مجوري وإذني شي ندامو
تەمەشاو شتە جوانانەی ئەوانە لە جیان زێڕی بەخۆوەکەن وەڵڵاهی زێڕی نایە ئێستا بچە مۆدیل خەرک لە جیات زێڕی ئەوانە لەبەر دەکا پێویست ناکەوت سپاری زۆر پێ بدەین تەواو خەمت نەبی دەست خۆش زۆر زۆر جوانە دوکانەکە دوکانی تەرەزاتی زۆر زۆریشی لێ ئەو جەتخوا ئەو شەکرۆکە زۆر زۆر قەدیمە گەردەنم ئازاد بکە سوپاس دەکەمەوە هەدە باو دەری ئەوە زۆر قەدیمە نایوان زانبەکی سۆدەکێتیدەیە ئێستا من لە کۆڵانەکانی تەیراوەم پێم خۆشە باسی مێژووی ئەو گەڕەکە کۆنەی هەولێرتان لۆ بکەم کە یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی شاری هەولێر لە دوای تعجیل و خانەقا و گەڕەکی عارەبان تەیراوە یەکێکە لە ڕیزی ئەو گەڕەکە کۆنانەیە لە شاری هەولێر کە جێی چەندین نەوە و هونەرمەندە لێرۆک یەکێک لە هونەرمەندە زۆر ناودارەکان کە هەمومان خۆشمان دەوێت زیاد ئەسعەدەکە خەڵکی ئەم گەڕەکەیە کە تەیراوێ و لە سەرەتای دروستبوونی هەولێرەوە دەگەرنەوە و دەڵێن سەرەتای دروستبوونی ئەم گەڕەکە تەنها ماڵێک و حەسارێک بووە بەڵام ئێستا ئەوەندە فراوانە و یەکێکە لە گەڕەکە زۆر کۆنەکان و زۆر فراوانەکانی شاری هەولێر کە زۆر قەرەبارغە ناوی ئەم گەڕەکە لە ناوی تاهیر ئاغاوە هاتووە کە دامەزرێنەری ئەم گەڕەکەیە زۆر جار پێیان گوتووە تەیرۆ بۆیە ناوی تەیراوەش هەر لە ناوی تاهیر ئاغاوە هاتووە تاهیر ئاغا کەسێکی دەوڵەمەند و خاوەنی زەویزارێکی زۆر بووە ئەو کاتە بە خەڵکی قەڵای گوتێک کە هەر کەسێک لە خوارەوەی قەڵا خانوو دروست بکات ئەوە زەویەکی بە دیاری پێدەدات تاوای لێهات لە ساڵی 1930دا گەڕەکی تەیراوە بوو بە نزیکەی 40 ماڵ پاشان وردە ئەو گەڕەکە فراوان بۆی ئێستا کە دەیبینن یەکێکە لە گەڕەکە زۆر کۆنەکان و زۆر فراوانەکانی شاری هەولێر والله الله دەستەکانتان خۆش بیتن گۆشت قابلی بازە وڵام ئەو شەخوار بە قابلی تووە یاخۆ بەخێر بەسەر چاوە ئەو هەمی لێردانم بۆ منە جەنێکەمە یەک ئەی والله ئەی والله دەستەکان خۆش بیتن دەکەمێ نانەکە خۆشتر دەستەکان خۆش بیتن ڕەبی عافێتتان ڕەبی سەلامەت بی ئایسگم بەسەر چاو دەست خۆش زۆر زۆر سپاس دەکەم ئەی یاخۆ دەستەکانیان خۆش بیتن بەڕاستی شتێکی زۆر زۆر جوانیان لە بۆواندانەیە ئەو یەکێکمان لەگەر هەموو جادەوە ڕەزی میری هات ڕێک قسەکە تەواوە زیاد تام دەکەم و تاقی دەکەمەوە بزانم بەس نانیشمان لە بۆ بینە ئەرە بەخوای ئەو خۆش دەکەن ئەرە وەڵڵا نانی گەرم ماستاوتان لەسەرەوە دێن و ماستاوی شانس دەستەکان خۆش بی ڕەبی ڕەبی سەلامەت بی دوبارە سێوارە حەبزە حەبارە بەخێر گەلە گەلێک مەمنون دەستت خۆش بیتن یاخوا بڕۆ وەڵڵا شەرمەزارت کردم بە قورحان ئەی وەڵڵا نانی گەرم بێ هەموو لایەک ناخۆش کاکە گەردەنمان ئازا بکەن ڕۆژێکی دەبێ هەموو بینەرەکان دەعوەت بکەین ئەوەندە بۆ چیم گەردەنمان ئازا بکەن
ئەوە کەبابی مەحشیشیان لە بۆمان هینەیە زانم مەحشی خۆوە تیژە تیژ نییە شتی تیژ خۆشەوەی دەست و سوپا ئەوە چییە؟ ئەوە جەرگە؟ ئەوە داخۆردری چیانە هەستۆ لۆ منیان هینەیە کۆرە بووم هەی بەڕاستی زۆر زۆر تایبەتە مەحشیەکە دەستیان خۆش بیتن زۆر زۆر سپاس بێ هەموو لایەک ناخۆزار دەبیستم نانەکەم دەخۆم و بەردەوام دەبم هەموو لایەک ناخۆش نانەکەمان خوارد پێم خۆشە بسمەلای وەسخاوە و زۆر سپاسی بکەم و دەستخۆشی لێ بکەم و ڕێی خۆش پێ بڵێم با بچمە لای وەستایەکە و سوپاسی بکەم خاوەنەکەی سڵاوت لێ بێت بەخێر بێ سەلامەتی زۆر سپاس باشن زۆر مەمنون بەخێر بن یا خۆ سەرچاوم بەڕاستی دەستان خۆش زۆر سپاس کەبابەکەتان زۆر 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 بەچاو عافیەتتان سەلامەت مەمنونتان دەکەم پێم خۆشە بزانم لە کێوێرەتان دامەزراندووە ساڵی 1970 عەفتە باسم کردوتم لە حەوتەوە دامەزەکە ئێستا بەڵێ هەر ئەو شوێنە هەر ئەو شوێنە بەس پێشتر زام زۆر بچکە بووە بوتەمان پێشترەوە ڕسمەکە دیارە لەوێندەر لەوێنەکانەوە بەڵێ تقریبا 12 مەتر بوو ساڵی هێدی تەتەوەڕ باشە بزانم ڕۆژانە سەعاتێنە چەند ئێرە هەیە پێنجی بەیانی هەتا سێنی وەڕۆ فەرعیەکەممانە فەرعی دۆشمان لەسەر شێستیە ئەو هەتان و ئیشەوە یاخۆ دەستەکان خۆشی زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی بەتان بوو کەبابەکەتان حافیەتتان ئەمە ئەومان دەیە خەڵک لێمان رازی ئەگەر خەڵک لێت رازی بی خوا لێت رازی دەبێت وەڵاهی ڕاستەکەی دەستەکان خۆش سەلامەت زۆر بەخێر بێت سەرچاو ئازیزانم هەروەکو دەزانێت لە پرۆگرامی تامی سەرڕێگە سەردانی هەر شار و شارۆچکەیەکمان کردێت بە دڵنیاییەوە باسی لایەنی هونەری ئەو شارشمان کردووە. ئەم جارە لە هەولێر لە پرۆگرامی تامی سەرڕێگا جیاوازتر دەمانەوێت لایەنی هونەری بەسەر بکەینەوە و لە نزیکەوە کارەکانیان ببینین. من ئەمڕۆ سەردانی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرم کردو و دەمەوێت لە نزیکەوە پەروەردەکردنی ئەو قوتابیانە ببینم و کە لە داهاتوودا ڕەنگە ببنە مێژووی نەتەوەیەک لە لایەنی هونەری و چەندین هونەرمەند و پەیکەرسازی لێ بەرهەم بێت. لە نزیکەوە دەچمە لایەن و کار و چالاکیەکانیان دەبینم ئێوەش بینەرم بن.
خۆشەویستان پێم خۆشە بچمە لای مامۆستانیات بزانم ئەوە خەریکی چنە لەگەڵ قوتابیەکانی و مۆزیقا خۆشە دەژەن و بەزم گۆرانیەکی زۆر کۆنە. سڵاو بەخێر بێن سەرچاوان زۆر سپاس مەمنون سەرچاو بەخێر بێن بەڵێ وڵای ئێستامە خوا خەریکین خوامەدەکردین بۆ فیستیڤاڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر ترامە بە مادەیەک بەشداریوان کردووە گروپی عودەکان مادەیەکی هونەرمەندی گەورە ئیبراهیم خەیاتە جانەکەم بۆ لێکردم زا بۆ ستایلێکە لە بەڵند دامانەوە بتەنیا گروپی عودە مەعازفکە لە سۆڵی ئۆرفۆ جوان بەس مۆسیقایەکەیە بەس مۆسیقاک بابا دەنگ خۆشمانەیە کامەتان گۆرانێکە دەڵێن سەرچاوان بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن سەرچاوان گەورەتان کردین سپاس دەکەم باچین بۆ لای بەشەکانی دیکە. زانم هەر لە پەیمانگەی هونەرە جوانەکان هاتوومەتە بەشێکی دیکە کە خەریکی پرۆڤەکردنن ئامێری کەمان دەژەنن دەمەوێت ئەوە بڵێم کاتێک ئێمە جۆمان لە بەرهەمێکی میوزیکی یاخود گۆرانیەک دەبێت ئێمە بە پاکی جۆمان لێ دەبێت ئەوە نابینین کە لە پشتەوەی چەند ئەرک و ماندووبوون هەیە و ڕۆژانە چەند بە چەند کاتژمێر پرۆڤە دەکەن خەریکی پرۆڤەکردن تاوەکو بەرهەمێکی پاک و جوان بەگوێ ئێمەدا بدەن پێم خۆش ببێمە ئێرە کە خەریکی پرۆڤەکردن ئێوەش لە نزیکە و ئەرک و ماندووبوونیان ببینن. زانم هەر لە پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر بەشێکی دیکەی تێدایە کە ئەویش بەشی پەیکەرسازیە کە کاتێک دەبینین هونەرمەندێکی گەورە یاخۆ دکتۆرێکی گەورە یان هەر کەسێک کە بەهرەیەکی زۆر باشی دەبێت پەیکەری بۆ دەکەن ئینجا پێم خۆش بۆ لە نزیکەوە نیشانتان بدەم کات ئەوانە چۆن ڕادەهێنرێن چۆن فێر دەکرێن با بزانین ئیشەکانیان چۆنە. گرامە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ دووچاری جوانێک هاتوو دووچاری جوانێک هاتوو چەندەکەم بۆم ناگیرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ گرامە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ گرامە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ دووچاری جوانێک هاتوو دووچاری جوانێک هاتوو چەندەکەم بۆم ناگیرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ. ئازاد وتۆ چیت؟ پەری ئازاد پەری
ئاسمانی نا تۆ پەری ئاسمان نیت تۆ جاسووسیت بڕۆ دەرەوە هێشتی سپی بڕۆ دەرەوە ئازاد هەز دەکەی بفڕێین ئاسمان ببینی ئاسمان نا من نامەوێت بفڕم چکە گەر بفڕم خەڵکی زەوی بەجێدەوە من هیچ حەز بەوە ناکەم گەرچی هەرەو خەڵکەیە من یاخستۆتە ئام شێتخانەیە ئێ دەکەوایە وەرە با بڕۆین بڕۆین ێ باشە منیش دێم تو بۆ سەربەز بۆ هەڵسای لە خەو بخەوە سەربەز دەی ئەوە هاتوتە لێ من نەک تۆ سەربەز ئەڵێ بخەوە دەی بخەوە سەربەز ئەو شتە جوانت لەگەڵایەوە ئەتێنێم لەگەڵ تا کورە وەڵڵای یاردێم لێی پرسە بزانە بەلای کامانە تۆز لێ پرسە بۆ لای هەردووتان هاتووم واتە شوبارتمانەکەی چه بەس شکری کردووە ئەو بە هەر حاڵ ئێوە لێرە شوێنتان نابێتەوە چی دەربارەوەی بچین بۆ ئاسمان ئاسمان من نایان بۆ ئاسمان لەوێ هەوای لێ نییە دوایەخم چێم ڕاستەکە ئاسمان هەوای لێ نییە و ئەو هەواکە ئێرە زۆر پاکە بۆ ئێمە نایم بۆ ئاسمان پەری ئاسمان لە ئاسمان هیچ شوێنێکەیە بۆ من یا بۆ سەربەستی هاوڕێم ئەی سۆ نازەجە من سەربەستی هاوڕێم ئازیزان هەر لە پەیمانگەی هونەرە جوانەکان سەردانی بەشێکی دیکەم کردو کەویش بەشی شانۆیی هەروە بینیتان خەریکی ئامادەکارین بۆ کارێکی شانۆیی خەریکی پرۆڤەکردنن کە بەڕاستی هیلاکی و ماندیبوونی زۆر پێوە دیارە هەروەکو ئەوە نییە و پێشتر باسم کرد شتێکی ئامادەکراو دێتە بەردەمی ئێمە و ئێمە سەیری دەکەین بەڕاستی هیلاکی و ماندیبوونی پێوە دیارە دەستیان خۆش بێت. بێگومان هەر میلەتێک یاخود خەڵکی هەر شارێک ئەگەر خاوەن مێژوویەکی جوان و شارستانیەتێکی جوان بێت ئەوا دەبێ خاوەن شارێکی جوانیش بێت ئەوەی دەیبینن ئەمڕۆ هەولێرە پایتەختی کوردستانە هەروەکو لە پێشووتردا باسی مێژووی شاری هەولێرمان کرد مێژووی قەڵاو سەرەتای دروستبوون و فراوانبوونی هەولێر گەڕەکەکانی هەولێر بازاڕی قەیسەری من ئەمڕۆ لە ناو هەولێری دێریندا پیاسەیەک دەکەم و لەگەڵم بن. عزیزانی منەوەی بینیتان پرۆگرامی ئەم جارەی تامی سەرڕێگا لە پایتەختی کوردستان لە هەولێر هیوادارم لە دوو بەشی پرۆگرامدا توانی بێتمان لایەنێکی باشی شاری هەولێرمان نیشاندا بن و هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت جێگای ڕەزامەندی ئێوە بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەرڕێگا خۆتان لەگەڵ